دابشکردنی نەوتی سپی لە سنووری پارێزگای هەولێر گۆڕانکاری بەسەردەهات. پێشتر بە دوو شێواز نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرا. یان لە بەردەم ماڵەکەی خۆت تانکەرێکی نەوت دەهات و دەتوانی نەوتی خۆت وەربگریت. یاخود هەموو بەرمیلەکان لە شوێنێک کۆ دەکرانەوە و بە سەرپەرشتی بریکاری خۆراک نەوتەکە دابەش دەکرا. بەڵام ئێستا ئەو دوو شێوازە کاری پێناکرێت لە سنووری پارێزگای هەولێر، بەڵکو دەبێت بچیتە یەکێک لە بەنزیخانەکانی شاری هەولێر یاخود سنووری پارێزگای هەولێر و نەوتەکەی خۆت وەربگریت. و بۆ هەر بەرمیلێک نەوت کە 200 لیترە 13500 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت. جا من قسەی خەڵکتان بۆ دەگێڕمەوە کە لەسەر ئەم شێوازە چی دەڵێن. ئەو کەسانەی کە نەوتیان وەرگرتووە لە سنووری پارێزگای هەولێر قسەم لەگەڵدا کردن و پێم وتن کە کامە شێواز بۆ ئێوە باشترە. دەیانوێت پێشتر تانکەری نەوت دەهاتە بەردەم ماڵەکەی ئێمە و بە 2 تا 3000 دینار دەمانتوانی بەرمیلێک نەوتی ئەم شێوازە پڕی بکەین و یاخود 200 لیتری خۆمان وەربگرین و بە کرێکی کەمتر. بەڵام ئێستا ئەگەر ئۆتۆمبیلت نەبێ ئەوە دەبێت نزیکەی 15 بۆ 20,000 دینار بە پیکابێک بدەیت تاوەکو بتوانیت بەشە نەوتی ئەم ساڵە وەربگریت. وەکو خۆیان دەڵێن کە بۆ هەر بەرمیلێک نەوت دەچێتە 115 یا 120,000 دینار. ئەمەش بەهۆی دواکەوتنی موچە ئەمەش ئەرکیان زیاتر قرس دەکات.